وەک ئێوە دەزانن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەرێمی کوردستان و حکومەتی هەرێم چەندین ساڵە پەیوەندیی زۆر نزیکمان هەیە پێکەوە. ئێمە ئەمە ئاوا دەبینین کە ئەمە سمبڵێکی بەهێزە بۆ بەردەوامیدان بۆ پەیوەندە بەهێزەی نێوان ویلایەتە یەکگرتووەکان و حکومەتی هەرێم بۆ چەندین ساڵی دیکە و لە داهاتووشدا. وەک ئەوەی ئێوە دەیبینن لە ڕێی وێنە فۆتۆیەکانەوە کە نەخشەی کێشراوی بیناکانی تیادایە، ئەمە دەبێتە یەکێک لە مۆدرێنترین دامەزراوەکانی ئێمە لە تەواوی جیهاندا و هەروەها ئێمە دەتوانین زۆرترین شتی جیاواز و نوێ لە کوردستاندا ئەنجام بدەین. ئێمە بە دڵخۆشێکی زۆرەوە چاوەڕوانی داهاتوین بۆ دەستپێکردنی بیناسازیەکە و تەواوکردنی بە زووترین کات کە لە توانادا بێت. Ready if the hard hats are holding, we can stand up like this and then take a look at the camera. So that will be the official photo. Come on. Thank you. Minister, thank you very much.